say it on air, that why did we have to move because no Americans are being... لەوانەیە زۆرێک لەوێەوە بپرسن و بڵێن بۆچی لە ئەفغانستان کشاینەوە لە کاتێکدا ماوەی ساڵێکە هیچ سەربازێکی ئەمریکی لە ئەفغانستان نەکوژراوە. هۆکارەکەی ئەوەیە ترامپ پێشتر ڕێککەوتنی دەست پێ کردبوو وتبووی ئەگەر تا یەکی ئایار هیچ سەربازێکی ئەمریکی نەکوژرێت دەکشینەوە. باشە ئەگەر من لەو وادەیە بڕیاری کشانەوەم نەدایە پێتان وان نییە دۆخەکە دەگەیشتە ئاستێک ناچار دەبووم سەربازی زیاتر ڕەوانەی ئەفغانستان بکەمەوە کوڕەکانتان کچەکانتان وەک کوڕەکەی من کە نێردرایە عێراق بیان نێرمەوە بۆ ئەفغانستان کە لەوانەیە بکوژرانایە. دواتر بۆچی بکوژرێن؟ بۆیە باشترین شت ئەوە بوو بڕیاری کشانەوە بدەین و ئامادەکاری بۆ کشانەوە بکەین. ئێستاش تیرۆر تەنها لە ئەفغانستان نییە. ڕاستە هێنانە دەرەوەی ئەو هەموو چەکدارەی داعش و قاعیدە لە بەندیخانەکان مەترسی دروست دەکەن بەڵام داعش زۆر دژی تالیبانە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هەڕەشەی تیرۆر هەیە. لە مانگی ڕابردووەوە 18,000 کەسمان گواستوونەتەوە. ناتوانم بەڵێن بدەم دەرەنجامی پرۆسەکەش چی لێ دێت ئایا هیچ زیانێک دەکەین یان نە بەڵام وەک فەرماندەی گشتی دەتوانم بەڵێنی ئەوەتان پێ بدەم کە هەموو هەوڵی خۆمان دەخەینە گەڕ. So the only rational thing to do, in my view,